عێراق وەکو ئاشکرایە کە شوێنەواری زۆری تێدایە، وەکو بڵێ شوێنی شارستانیەت لە عێراقەوە سەری هەڵدا و بە تایبەتیش دەتوانین بڵێن لە باکووری عێراقەوە کە کوردستانی خۆمانە لاشکەوتی شانەدەر کە تەمەنەکەی بۆ 65 هەتا 70 هزار ساڵ دەگەڕێتەوە. دوای ئەوە شارستانیەت بەرەو ناوەڕاست و باشووری عێراق دەڕوا و لەوێ شارستانیەتێک دروست دەبی بە ناوی سۆمەری، دوای ئەوە سۆمەری و ئەکەدی و بابلی و ئاشووری تا دەگاتە سەردەمی ئیسلام. ئیتر ئەو وادی ڕافدێنیان دۆڵی دوو ڕووبار ئەوەیە کە هەموو ئەو شارستانێتانە لەوێ سەری هەڵداوە. لە 2003 دەبینین گەورەترین پەلاماردان و دزینی پارچەی شوێنەواری ڕوویدا لە مۆزەخانەی عێراق، کاتێک کە بە ماوەی 36 سعات 15 هزار پارچەی شوێنەواری لە مۆزەخانەی عێراق تاڵان کرا و دزرا و ئەوەی تر تێکشکێنرا. عێراق بۆ ماوەی دەتوانین بڵێم 17 ساڵ تەنها توانی نیوەی ئەو ژمارەیە کە 15 هزار پارچەی شوێنەواری بگەڕێنێتەوە بۆ مۆزەخانەی عێراق و شەڕی داعشیش هاتە سەر. هیچ مۆزەخانەیەک لە وڵاتانی ئەوروپا تا دەگاتە ئەمریکا نییە ئەگەر پارچەی شوێنەواری عێراقی تێدا نەمایش نەکرابێت. ئایا عێراق لە ڕووی ئەمنی ئەمن و ئەمان هەیە تاوەکو بتوانین ئێمە ئەو پارچانە بگەڕێنینەوە بۆ عێراق؟ من دەڵێم نەخێر، و نمونەشم بۆ ئەوەیە ئەو پەیمانگایە کە ئێستا لێرەین دەبووە لە بەغدا بێ، بەڵام هەر لە 2007ەوە تاکو ئێستا ئەمن و ئەمانی بەغدا نەبووە، نەتوانرا لە بەغدا ئەو کارە بکە. زیاتر لە 50 تیم لە کوردستان کاری دەکرد، تەنها ئێستا هەندێکیان ڕاوەستاون لەبەر نەخۆشی کۆرۆنا. ئەگینا ئەو کارانەی کە کردووانە لە کوردستان یەک لەوانە ڕیپێوی شوێنەواری بوو لە هەموو ناوچەکانی کوردستان مەزندە دەکرێت ئێستا لەو کاتەدا، نەک 3150 بەڵکو 8000 ناوچەی شوێنەواریمانەیە کە هەمووی لە ژێر ئەرزە و پێویستی بە لێکۆڵینەوەیە، پێویستی بە هەڵکۆڵینەیە، پێویستی بە نووسینەوەی مێژووی کوردە سەر لە نوێ کاتێک کە ئەنجامی هەڵکۆڵینەکان دەردەکەویت.